پەرلەمانی کوردستان دەستی بە کۆبوونەوەکانی کردەوە. لە دەستپێکی کۆبوونەوەکانی خولی پاییزەی یاساداناندا سەرۆکی پەرلەمانی کوردستان لە وتارێکدا جگە لە خستە ڕووی ئەو پرۆژە یاسانەی کاریانە سەرکراوە و پەسەند کراون ئەوەلیەتی کارەکانی ئەم خولەشی خستە ڕوو کە بریتی دەبێت لە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکان و کاراکردنەوەی کۆمسیۆن و نووسینەوەی ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان کە لە ئیستادا بۆتە زەرورەتێکی حتمی بۆ کوردستان. بۆ ئەوەش داوای لە پارت و لایەنەکان کرد کە لەسەر هەڵبژاردنەکان بگەن بەڕێکەوتن تا پەرلەمانیش بەکاری یاسایی خۆی هەڵبستێت. یاسای پێکێنانی لیژنەی ئامادەکردنی ڕەشنووسی دەستور و بابەتی هەڵبژاردن بە یاسا و کۆمسیۆنەوە لە پێش هەموو ئەرکەکان و پێشبینی و چاوەڕوانیمان ئەوەیە کە لە ڕۆژانی داهاتوودا لە کۆبوونەوەی لووتکەی هێزە سیاسیەکان لە سەرۆکایەتی هەرێم ڕێکەوتن سەبارەت بە دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن و بابەتەکانی پەیوەست بە ئەم پرۆسەیە بکرێ بۆ ئەوەی ئێمەش لە پەرلەمان ئەرکی خۆمان جێبەجێ بکەین. هەر لە کۆبنەوەی پەرلەمانی کوردستاندا سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمان بۆچوونی خۆیان لەسەر هەڵبژاردنەکان و دەستور خستە ڕوو. بۆ ئەوەش سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان داوای لەلایەنەکان کرد کە بگەن بە سازانی نیشتیمانی لەسەر هەڵبژاردنەکان و دەستوری هەرێم. لەگەڵ ئەوەشدا سەرۆکی فراکسیۆنی ئازادی داوای لەلایەنەکان دەکرد کە پارتەکان بگەن بەڕێکەوتن بۆ ئەوەی هەرێم نەکەوێتە بۆشایی یاساییەوە. ئەوەی لای ئێمە گرنگ بێ بۆ وەرزە بریتی لە سێ کاری ئەساسی مەسلەی دەستور و مەسلەی قانون انتخابات و کۆمیسیۆن کە ئەمانە هەموو ڕەهەندی نیشتیمانیەوە پێشتر ڕامانگەیاندووە کە پێویستە هەماهەنگی بکەین سازان بکەین بۆ ئەوەی بتوانین پێکەوە هەم قۆڵانقە تێپەڕێنین. مەسلەی دەستور بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگە کە ئێستا هەرێمی کوردستان لە فەراغێکی دەستوریایە لە ڕابردوودا هەوڵ زۆر دراوە. کۆبوونەوەکانیش بەردەوام لەسەر ئەو بابەت هەم لە پەرلەمان هەم لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و سەرۆکی فراکسیۆنەکان هەم لە سەرۆکایەتی هەرێمش. بەڵام بە تێڕوانینی ئێمە بڕیاری یەکەم لای کەسی یەکەمی حیزبە سیاسیەکانی کوردستانە کە دەبێ ئەوان بگەنە ڕێکەوتن لەسەر ئەو بابەتە. پەرلەمانی کوردستان هەر لەو کۆبنەوەیەدا خوێندنەوەی یەکەمی بۆ پرۆژە یاسای کار و پرۆژەی یاسای هەمواری یەکەمی یاسای ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان کرد. سینۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.